دووبارە سڵاو مامەسا لە شوێنەوە وەسایمتمان هەلەگە دروستبوونی کۆمەڵی ئیسلامی قسێکی زۆر لەسەر کۆمەڵی ئیسلامی ئەگرێ و بەتایبەتی ژەم قسانە لەم دواییە لەگەڵ بوونی کۆمەڵی ئیسلامی بە بەشێکی گرنگ لە ئۆپۆزیسیۆن لە کوردستان ئاکرێ و قسێکی زۆر لەسەر مامۆستا عەلی باپیر ئەکرێ وەکو ئەمیری کۆمەڵی ئیسلامی وەکو شەخص بۆ وەڵامتان نییە ئێوە. بەڵێ ڕاستە کاک ڕێبوار ئێمە کردومانە بە عادەت وەکو کۆمەڵی ئیسلامی کە هەر قسێک پێمان وابێت درۆیە و بوختانە و شتێکی بێبنەمایە خۆمان بە بەرپەرزدانەیە و ماندوو ناکەین. ئەوانەی بەڕاستی قسە بە ئێمە دەڵێن ئەگەر پۆلێنیان کەین دوو جۆرە کەس جۆرێکیان کەسانێکن کە لە هەندێک کەناڵ و لە هەندێک بڵاوکراوەی وابەستە و دابەستەی هەندێک لە لایەنە سیاسیەکان کە هەندێک قسەیان لە دڵدا هەیە ناتوان لە کەناڵ ڕستمەکانی خوانەوە بە ئێمە بڵێن هەموو جارێ هەندێک جارێک پێشمان دەڵێن بەس هەموو جارێکە بۆیان ناکرێ وەک بڵێ هەندێک بڵاوکراوەی وابەستە و دابەستەی خۆیانیان هەن کە پاشکۆی خۆیانن لە ڕێی ئەوانە قسەمان پێ دەڵێن. ئەجا ئێمە ئەگەر وەڵامی ئەوانە بدەینەوە وەک بڵێ بە مەزڵومیان دەزانین ئەوانەی کە قسەکانمان پێ دەڵێن چونکە قسەکانی خۆیان نین هی خەڵکی پێی ڕاستپات بڕوات بێ خاوەنی ئیمتیاز سەرنووسەری ئەو بڵاوکراوانە هەیە یانی خزمی خەڵکی ئێمە دۆستە نەفەری ئێمە تەلەفۆنی بۆ کردووە گوتوێتی باشە ئەو مەقالێت چۆن نووسیوە لە دژی فڵان کەس یا لە دژی کۆمەڵ خۆ تۆ دەزانی وانە درێ تو تێرە وڵات دەزانم لە تۆ باشتر دەزانم توێتی باشە بۆچی بتیت وەڵای کاکە نازانم ژیانم چۆن بسوڕێ ئەوان مانگی $1000 دەدەنێ $500 دەنێ یەک کەلیمەتان لەسەر نانووسم بەڵام کاکە دیکم باژم $500 لەش پێ بێنی هەرچی قسەمان پێوەڵ $500 بۆ بڕینەوە دیکتوتی وڵای قەزێکە مەعیشەکە و لەوێشەوە بۆم دێ دەڵێن دەبێت چۆنمان بۆ ناردووی ئاوا دایبەزێنی ئەوە جۆرێکیانن کە بەڕاستی بە شایستی ئەوە نازانین چکە قسەکانی خۆیان نین هی خەڵکی کێ فێری کردوون وەکو جارێک لە چاپێکەوتنە گوت بووم زۆر ناجوامێریە کەسێک نەوێرێ ڕوبەڕوو قسە بە کەسێک بڵێ خەڵک ڕاست پێرێ بڵێ چەند جنێی پێ بڵێن ئێمەش خۆمان ناین ئاسی ئەو خەڵکانەی کە زنێمان پێ دەڵێن وە پاشان ئەو قسارش کە دەکرێن بەڕاستی خەڵکی کوردستان زۆر چاک دەزانێت کە ئێمە چین و ئەوانش کە قسە بە ئێمە دەڵێن چییە ئەوە جۆرێکیان زۆرێکی کە هێندێک خەڵک هەیە خۆیان لە حاڵەتی شکست و فەشەلدا دەبینەوە ئێمەش لە حاڵەتی بەرەو پێشچوون و لە حاڵەتی پێچەوانەی خۆیانماندا دەبینەوە وە گرێ گۆڵی دەرونی و حەسەد و ئەوانەیان هەیە ئەوە دەفعیان دەکا پاڵیان پێوەدەنی کە قسەمان پێ بڵێن ئەوانش دیسان ئێمە پێمان باش نییە بەڕاستی وەڵامیان بدەینەوە دوعای خێریان بۆ دەکەین دەڵی خوا شیفایان بدە و خوای پەروەردگار هیدایەتیان بدە وایان لێ بکا کە لە ژیاتی ئەوە بە دوعای بە خەڵکدا بگەڕێن عیبەکەی خۆیان چاکەن کە گەورەترین عیب ئینسان ئەوەیە چاوت بەرەو پێشچوونی خەڵک هەڵنەیە حەسوودی بە چاکەی خەڵک بەری لە زیاتی و چاکی هەڵدەی لە خۆتی دابێنێدی بتوێ لە زیاتیەوەی کە هەوڵدەی تۆش بچی ئاسی خەڵک بێنی بتوێ لە ئاسی خەڵک بێنی خواردبەوەی بێنەوە ئاسی تۆ ئەوە بەڕاستی نەخۆشیەکە دەبێت دوعای خێریان بۆ بکەین ومن زۆر جار ئەو دیێڕە شیعری ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێت تەوا زۆر کەس لەگەڵ ئەو حاڵەتاندا ڕوبەڕوو بۆتەوە کە دەڵێ یواجهنی السفيه بكل قبح فأكره أن أكون له مجيبا فيزداد سفاهة وأزداد حلما كعود زاده الإحراق طيبا دەڵێ ئینسانی نەفام حاشای مەقام مەزیدی و حاشای بینەرانی بەڕێزیش ئینسانی نەفام لەگەڵم ڕوبەڕوو دەبێتەوە بە هەر قسەیەکی ناشیرن قسەی ناشیرن پێ دەڵێ حەز ناکەم وەڵامی بدەمەوە ئەو لە نەفامی خۆی زیاد دەکا و منیش لە ئارامی خۆم زیاد دەکەم وەکو عودێک هەتا بخور هەتا 20 بۆنی خۆش دەبێت ئێمە وامان بڕیارداوە و هەندێک شت بۆ ئێمە دەکرێت دەگوترێ کاک ڕێبوار جەنابەت ئاماژەت پێ نەدا بۆ ئێمە دەگوترێ ئەوانە مەسەلەن پەیوەندی لەگەڵ ئێران و بەڵێ ویسم لە دوای ئەمە پرسیاری ئەوەت لێ پەیوەندی کۆمەڵی ئیسلامی لەگە کۆماری ئیسلامی ئێران قسە لەسەر پەیوەندی وەکو پارێزی لێبکەوی نەیپرسی با بە خۆم بێڵێ ئێمە بەڕاستی پەیوەندی ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران یعنی پەیوەندی وەکە وڵاتێکی دراوسێ و دەوڵەتێکی دراوسێ و پاشان پەیوەندی ئێمە هەر ئەوەنی هەر باز بکرێت لە چاو پەیوەندی خەڵکی دی
چ لە ڕووی زەمەنیەوە چ لە ڕووی چۆنیەتیەوە وکوا پەیوەندی خۆ نە پەیوەندی بازرگانیمان هەیە نە پەیوەندی سیاسی نە ئیتیفاق هیچ شتێکمان نییە لە ڕاستی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران خۆ حکوومەت نین چین ئیتیفاقی ئەمنی مەدەزانی ئیتیفاقی ئەمنی هەیە اتفاقی دیکە هەیە بۆ بازرگانی هەیە شت هەیە چ بەرژەوەندێکمان و پاشان کەسێک تەماشای واقعی ئێمە بکە تەماشای کەناڵەکانی ڕاگەیاندنمان بکە تەماشای قسەکانی ئێمە بکە سیاسەتی ئێمە بکە دەزانێت کە چەندی بە کەڵکی کۆماری ئیسلامی دێ ئێمە هەر نەمان کردو بە عادەت قسە بە خەڵک بڵێین ینی هەن هەمیشە ئامۆژگاری ئەندامانی خۆمان دەکەم دەڵێم قسەی بێنەزاکەت مەکەن بەرامبەر بە کەس دوژمنیشت بێ قسەی بێنەزاکەت و قسەی ناشرین ئینسان وشەی ناشرین بەکار نێنێ بەڵام ئەوەی کە بە حەقی دەزانین دەیڵێین تەماشاوەش ناکەین داخوا ئێران پێی خۆشە پێ ناخۆشە تورکیا پێی خۆشە پێی ناخۆشە چێ دەڵە چێ ناڵێ ئەوەی قەناعەتمان پێێتی دەیڵێین ئەوەی بەڕاستی بزانین دەیڵێین و هەر کەسێک تەماشای واقعی کردەی ئێمە بکەوە تەماشای ڕاگەیاندنمان بکەوە تەماشای تەسریحاتمان بکە زۆر چاک دەزانێت ئەوەی لە دژی ئێمە دەگوتری و پروپاگەندانە دەزانێت درۆ دەلەسەن یعنی واقعە کردەیەکەی ئێمە ئەو پروپاگەندە و درۆ دەلەسانە هەمووی دەکاتە بەڵقی سەر ئاو لەبەرەوە واقعی کردەی ئێمە و ئێمە لە باوەشی گەرم و پرسۆز و وەفای خەڵک و میلەتی خۆمانداین جنابەت خۆت ئاگاداری کە ئێمە لەسەر بازنەی هەولێر دوای ئەو هەموو درۆ دەلەسانی بۆ ئێمە کران و کتێب و نامێکە لەسەرین بڵاو کرایەوە و لە زۆر کەناڵی ڕاگەیاندنی وابەستە و دابەستە قسە بە ئێمە وترا بەڵامە ڕای یەکەمم هێنا لەگەڵ هەم تەزویرەشکە کرا لە هەولێر وە لە شوێنەکانی کە غەیری هەولێریش معناوە دەبوو ئەوانە بێنەوە قەناعەتە کە قسەگوتن بە ئێمە ئەو ئامانجە ناپێچێکە لە دڵیان گرتووە کە بریتێ لەوە شکاندنی ئێمە و ناشرین بوونی ئێمە لە بەرچاوی خەڵک و جەماوەر بەڵکو ئامانجێکی پێچەوانە دێنێتە دیکە ئەویژوە خەڵک ئەوان دەناس یعنی بڕات بێستا هەندێک کەسکروتی بە نیشان هەر جەریدەیەک هەر گۆڤارێک هەر بڵاو کراوەیەک قسە بە ئێمە بڵێ دەڵێنەوە دیارە سەر بە فلان لایەنە یانەوە دیار ئاوایە نیشانی پرسیاری دەکەوێتە سەر من بەڕاستی دڵسۆزان ئامۆژگاریان دەکەم باسیدی ڕسمی ئێمە لە بەرجی گۆڤار و بڵاو کراوەکانیان نەدەن و قسەمان پێ بڵێن بە حساب بۆی شتەکانیان بۆ بفرۆشرێت ڕەنگە ئەو ژمارە تۆزیشی لێ بفرۆشێ بەڵام دوای خەڵک نیشانەیەکی پرسیاری گەورە دەخاتە سەر دەڵێ ئەوەش دیارە لە بڵاو کرا وابەستە و دابەستەکانە نازان وابەستە و دابەستەدان چیە هەیە وابەستێ سەر بەلایەنێکە هەیە دابەستێ یانی وەڵحاصڵ ئەو لایەنە لە خزمەتیدایە و تەمویلی دەکاوەوە زۆر باش مامۆستا با بێنە سەر تەوری ئۆپۆزیسیۆن و ئێتلافی فەرمانڕەوە و دانیشتنە پێنجقۆڵیەکان ئەمێ بەبینەرانیە نارتی بڵێ ئێستا هیچ ئەگەرێک هەیە بۆ دەستپێکردنەوەی دانیشتنە پێنجقۆڵیەکان لەگەڵەوەی بەروپێشچوونێکی باش لە وەڵامدانەوەی داخوازەکانی ئۆپۆزیسیۆن هاتە ئارەوە بەڵام تا ئێستا دانیشتنەکان دەست پێ نەکردوەوە وڵای من لێرەوە دەمەوێت ینی زۆر سوپاسی جارێکیکە سوپاسی سەرۆکی هەرێم دەکەم بەڕاستی و پاشان سوپاسی سەرۆکی حکوومەتیش دەکەم کاوتۆ بەرهەم کە ئەمڕۆ دیارە ئەڵبەت ئێمە چاوەڕوانیمان دەکرد هەر دوای دەرچوونەکەی دەرچوونی بڕیارەکانی سەرۆکی هەرێم جەناوی کاک مەسعود یەکسەر سەرۆکی حکوومەت و حکوومەت بڕیارەکانی خت بە واری جێبەجێکردنەوە یەکسەر بڕیاری بۆ دانابان و میکانیزمی بۆ دانابان بەڵام دیارە ئەمڕۆ حکوومەت ئەو بڕیاری خستۆتە واری جێبەجێکردنەوە وەکو شتی مەبدەئی ئومێد دەکەین تەبان ئەو بڕیارەکانی جەناوی کاک مەسعود هەندێکی دیارە جێبەجێ بووە ئەگەر هەندێکی پێم وایە کەوتۆتە سەر ئەوە کە دەواازەی جێبەجێکردن بەڵام هەندێکی دیارە جێبەجێ نەبووە بە تایبەت گرتنی و درانە دادگای ئەوانەی کە دەستیان لە بە خوێنی خەڵک سوور بووە جا دیارە ئەوان دەڵێن دەبێ ئەوانش کە کەم تەرخەم بوون لە پارێزگاری لێکردنی بنکە و بارەگاکان و ئەوانش کە هاندەر بوون و ئەمە گرفتمان نییە ینی باشە بە هەموو ئەوانە هەر کەسە بە پێی خۆی و پاشان ئەگەر دادگا ئێمە ڕێزمان بۆ دادگا هەیە دەسەڵاتی دادوەری دەبێت سەر بەخۆ بێ با ئەو یەک لای بکاتەوە بە بەڵگە و بە دیکۆمنت و بە دلیل ئەوە جاری نەچۆتە قاڵبی عملەوە ئومێد دەکەین ئەوەش بە خێرایی بکرێ بەس من بەڕاستی دەسۆشیان لێ دەکەم زۆر پێشم خۆش بوو کە ئەوە کرا دیارە بەڵام ئۆپۆزیسیۆن دیارە بڕیار وایە کە بڕیارەکان بە تایبەتی ئەوەی کە ئاماژەم پێدا و هەروەها نان بڕاوەکان ئەوەش دیار هەرچەند بڕیاری بۆ دراوە لەلایەن حکوومەتەوە لیژنەشی بۆ تەشکیل کراوە ئەوەش دەست پێ بکرێ پێم وایە کە لیژنە هاوبەشەکان دەست دەکەنەوە بە کۆبوونەوە بەڵێ مامۆستا یعنی ئەگەر نیەتێک هەبێ بۆ ئەوەی کە داخوازیەکانی ئۆپۆزیسیۆن جێبەجێ بکرێت ینی بوو کۆبنەوە پێنجقۆڵیەکان بۆ شوێی ئێستا دوا بخرێت لەسەر جێبەجێ نەکردنی خاڵێک لە خاڵەکانی ئەو بڕیاری کە سەرۆکی هەرێم دەری کردەوە بینە سەرباری حەق کاک ڕێبوار ئەوەی کە ئۆپۆزیسیۆن
داوای کردوون ئەو چوار مەرجە ئەوە ئەستان نەدەبوو پێویستکامە داوایان بکەین ئەو ئەرچی حکوومەت بوون و ئەرچی سەرۆکایەتی هەرێم بوون ئەن هەر پێویستی نەدەکرد ئێمە بیان کەینە مەرج کاتی خۆم پێم گوتن بەڕاستی من لەگەڵ جەنابی مام جەلال قسەم کرد لەگەڵ جەنابی کاک مەسعود و لەگەڵ کاک نێچیروان و کاک کۆسرەت و لەگەڵ بەرادەران گوتم ئەوانە ئێمە ناچار مەکەن داوایان بکەین بیان کەینە مەرج هەر خۆتان جێبەجێکەن باشە حکوومەت ئەرجی چی ئەگەر دیفاع نەکا لە خوێنی خەڵک لە هێمن و ئاسایشی خەڵک لە نان و بژیوی خەڵک کە خەڵک نان بڕاو نەکرێ ینی ئەوە ئەرچی حکوومەتە ینی ئەوانە وەزیفە و ئەرچی حکوومەت بوون یعنی ئەم پێم وایە بەوە کە ئەوان ئێمەیان ناچار کردیان کەینە مەرجی دانیشتەکان نیشانەی پرسیاری گەورەتریان خستە سەر هەموو قەوارە سیاسیەکە وەسەر حکوومەت و دام و دەستگاکانیش کە فعلا ئەو حکوومەتە ئێمە دەڵێن پێویستە چاکسازی بن ڕیشەی تێدا بکرێت ئەم وەزع سیاسی کەمە دەڵێن پێویستی بە چاکسازی سیاسی زۆر ڕاستە چونکە ئەوەتە بە ئەرچی خۆی هەڵناستێ پاشان وەختی حکوومەت بە ئەرچی خۆی هەڵدەستێ بۆ دەبێت ئێمە بفرۆشێتەوە ئەمما بۆچی ئێمە ئەوەمان لەسەر ئەوە ئاڵقاند کە بۆ زانیاری جەنابیش و بێنەرانی بەڕێزش من بەڕاستی هەر لە سەرەتاشەوە ڕئیم نەبوو کۆبوونەوە بکرێ یعنی ئۆپۆزیسیۆن دابنیشێ لەگەڵ هەردوو حیزبی حکومڕان هەتا ئەو شتانە جێبەجێ نەکەن گوتم با جێبەجێکەن ئەرچی خۆیانە ئەو جای مەسوولین دابنیشین بەڵام دیار زیاتر ڕاوا بوو کە نەخێر بابچین وەکو پێشاندانی حوسنی نیەت و نیاز چاچی و نیاز پاچی بابچین دابنیشین ئەمە گوتم آخر دوایی ڕەنگە بە ئاڵقێنرێ بە هەر حاڵ ئێستا ئەوە هاتۆتۆ سەر تایمی خۆی ئەگەر جێبەجێ بکرێن ئێمە بە ئەومان بۆیە کرد چونکە تۆ وەختێک حکوومەتێک و هەردوو حیزبی حکومڕان بەڕاستی ئەو قەنەعەتیان نەبێ ئەو کارانە بکەن معناو تۆ دڵخۆشی چیت بەوە هەیە لەگەڵی بگەیە ئەنجامێک بگەیە ئەوە کە پرۆژەیەکی چاکسازی ڕیشەیی و بنەڕەتی سیاسی و ئابووری و ئیداری لە هەرێمی کوردستاندا لەگەڵ تۆدا بێتە شوێنی لێک تێگەیشتن واتە ئێمە ئەومان کرد بە نیشانەی ئەوە کە ئەگەر بۆ ئەمانە بێنە پێشێ دیارەوە نیازیان هەیە گۆڕانکاری و چاکسازی بکەن ئەگەر ئەوانە نەکەن کابرا کە ئەگە بەردی گچکە نەهاوی گەورەیە پێ نەهاویشت کاتە ئەتوانین ئەمە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە جۆرێک لە بێمتمانەیی لە نێوان ئۆپۆزیسیۆن و ئێتلافی فەرمانڕەوایە دروست بووە هیچ گومانی تێدانە ئەگەر بێمتمانەی نەبووە بەڵام پێم وایە بێمتمانەیەکە بەڕاستی سوچی ئەوان بوو ئەمناڵێ ئێمەش بەفری بێ پەڵ و فریشتەی بێ هەڵەین ئێمەش ڕەنگە قسە کرا بێ شت گوترا بێ تەسریح درابێ لە جێ خۆی دێنەبێ کەم و زیاد ئەو شتانە دەبێتەوە بەڵام بەڕاستی ئەوان وەکو حکومڕان و وەکو بەرپرسی ئەم وڵاتە و وەکو کە ئەمر نەهیان بەدەستە و وەکو قوتی خەڵکیان بەدەستە و دەسەڵاتیان بەدەستە ئەوان دەبوو دەست پێش خەریب بکەن وەکو گوتم نەدەبوو ئێمە هەر ناچارکەن داوای ئەو شتانە بکەین و بەڵێ بێمتمانەی بوو لە ڕابردوودا بەڵام ئومێدم وایە ئەم شتانە بەڕاستی و هەنگاوانی نراون پێم وایە کە دەبێتە هۆی کاریەوە کە پردی متمانە دووبارە دروست بێتەوە ئینشاڵڵا پردێکی محکەمیش دەبێت کە بۆ لای یەکتر بپەڕینەوە و بتوانین پرۆژەیەکی هاوبەش سکوێ من ئەوەش دەمەوێت بەڕاستی بڵێم کە مەسەلەش هەر ئەوە نیە بێ پێکەوە دابنیشینەوە یعنی پێکەوە دانیشتنەوەی ئۆپۆزیسیۆن و هەردوو حیزبی حکومڕان دەرمانی یەکساتە نییە دەرمانیی یەکساتەنێ دەگەڵ دانیشتن تازە مشکلەکانە محەل بن بەڵکو ئەوە سەرەتای ئەوەی دووبارە ئەو جەبزانی داخۆ ئەم وەزعات چی لێ بکەین چونکە ئێمە کۆمەڵێک کێشە و گرفتی ڕیشەییمان هەیە قەیرانی گەورە و ڕیشەییمان هەیە حیزب دەستی بە قوڕقڕاگەی حکوومەت و هەموو دامەدەستگاکاندا کردووە یعنی ڕۆژ بڕۆژ ئەوە زیاتر زەق دەبێت و ئیسپات دەبێت دوو ئیدارەیی خۆ دیارە لێرەوە تا دێگەڵە شتێک و لێ بۆ لە شتێکی دیکەیە پاشان ئەوە کە بۆ پرسە گرنگەکان ینی ڕاوێژ ناکرێت شت هەیە ڕەنگە هەڵوێست هەیە تەسریح هەیە مەسەلەن درابێ بدرێ دوای هەمومان باجەکەی بین باشەوە بۆچی هەمومان بۆ ڕاوێژ نەکرێت بۆچی هەموو لاگلەی ئاگادار نەبین بە هەر حاڵ لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئیداریەوە ئێمە نوقسانی زۆر هەیە و نوقسانەکانیش من بۆیە باسی ناکەم کە وڵا ئۆپۆزیسیۆن هەر ڕەخنە دەگرن لەبەر ڕەخنەگرتن ناچکە من بەڕاستی قەناعەتم بەوە هەیە کە من ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بم دەبێت پێم خۆش بێ حکوومەتەکەم سەرکەوتوو بێ من لە پیرۆزبای لێکردنی کاگوتۆ بەرهەمدا کە کرا بە سەرۆکی حکوومەت وتم کاگوتۆ بەرهەم هیوادارم سەرۆک حکوومەتێکی سەرکەوتوو بی لە سەرکەوتنت هەموو لایەکمان بەهرەمەندین لە شکست و فەشەلت هەموو لایەک زەرەرمەندین ئەمە پێم خۆشە تۆ سەرکەوتوو بی سەرۆکی هەرێم پێم خۆشە فعلا سەرۆک هەرێمێکی تەواو عیار و ئەوە بێت کە هەمومان لێی بەهرەمەندین ئەگەر ئەو بە ئەرچی خۆی باشە نەسی هەموو لە زەرەر دەکەین یعنی
من وهل معارضة بون وأوبوزيسيون حالي نبوم كبيم خوش ببرانبركم هلب كابوي من مزاري قسم هبه أمن بيم خوش أو هندا باش بمن بكم كبير مزاري رخنا النبي بو أجر أو باش به هم ميلتك قازان زكاة أوبوزيسيون بو أمان جيوني خلق قازان زكاة جا قريما سروكاتي هرم وأنجمني وزيران واتصالاتي دادوري وبرلمان وهموي إشي باش بكن مزاري رخنا قرتني تيدانا به هم خلق كما قازان زناكا هواتي ما هاتو تدي کەواتە مامەسا ئەو قەیرانە قوڵانی کە تۆ باسیەکەی کە لە دوای ئەم دانیشتنە پێنج قۆڵیانەشەوە ئەگەر بگاتە ئەنجام پێویستی بە چارەسەر هەیە ناکراوە ئۆپۆزیسیۆن بکاتە مەرجی پێشوخت بۆ چوونەنەو دانیشتنەوە لەگەڵ ئیتلافی فەرمانڕەوایە وەگەوەی کە لە دوای خۆپیشاندانەکان و ڕاستەخۆ چوون دانیشتن و بەرنامێکی دیاریکراویان هەبوو چۆن بکاتە پێش مەرجی دانیشتن و توێژ لەگەڵ بە باشمان نەزانی بیکەینە مەرج ئێمە گوتمان پرۆژەمان هەیە بەڵێ بخۆ دەزانی پرۆژەواتە شتێکە کە قسەی لەسەر دەکرێت تا چەند ئەو قەیرانانە لەو پرۆژەی ئۆپۆزیسیۆن نەجێ وڵی من پێم وایە گەر ئەو پرۆژەی کە یەکەم جار پێشکەشمان کرد و دوایش لەسەر دوای چەند کۆبوونەوەی لەگەڵ ئەوان هەندێک دەستکاریش کرا هەندێک قسەی جەناوی سەرۆکی هەرێمیشی هێنرایە ناو هەندێک بڕیاری پەرلەمانیشی هێنرایە ناو پێم وایە ئەو پرۆژەیە دوای ئەوە کە کرا بە چەند پاکیجێک ئەگەر جێبەجێ بکرێ بە قەنەعەتی ئێمە ئەو گرفت و کێشانێک کە بەدەستیانەوە دەناڵێنین چارەسەر دەبن ناڵێن هەمووی بە شەو ڕۆژێک بەڵام ڕێی چارەسەریان بۆ دەگیرێتە بەر هەندێکیشی زوو بە زوو چارەسەر دەبێت هەندێکیشی ڕێی چارەسەری بۆ دەگیرێتە بەر چونکە ئەم قوارە سیاسی ئێمە چارەسەری بەوە دەی بکرێتە دامەزراوە ئێستا مشکلە ئەوەی دامەزراوە نییە تۆ لە ڕووی سیاسیەوە تەماشایەکی دامەزراوە نییە وەکو دوو حیزب بڕیار دەدرێت ینی مەرجیع پەرلەمان نییە يعني لا خود دەزانین لە دوو مەکتەب سیاسیەکانەوە بڕیار دەچێت بۆ پەرلەمان لە ڕووی ئابووریەوە تەماشایەکەی ئەمە دامەزراوەیەکی ئابووریمان نییە کە فعلەن هی هەموو خەڵک بێتوانە هەر حیزب تەمان شتی خۆی هەیە و پاشان لە ڕووی کارکردنی وەزارەتەکانە تەماشای بکەیت چەند هەر وەزارەتە سەر بە کوێ چۆنە تەوجیهات زیاتر لێ وەردەگری پاشان لە ڕووی بازار و کار و کەسابەتی خەڵکەوە تەماشای بکەیت لە ڕووی پەیوەندیەکانی دەرێمانەوە تەماشای بکەیت یعنی تۆ لە هەر ڕوویەک لە ڕووی هێزی سەربازی و پۆلیس و ئاسایشمانەوە تەماشای بکەیت لە ڕووی دەستگا هەواڵگریەکانەوە تەماشای بکەیت هیچی دامەزراوە نییە هێمە دەڵێن ئەوانە بە دامەزراوە بکرێن ئەمە دەزانم ئەوە وەختی دەوێت بەڵام ئەمڕۆ بێ وسپێنێ بە 10 ساڵێکی بێت تا نەبێتە دامەزراوە ئێمە لەو قەیرانە دەرباز نابین و ئەو حکوومەتە نابێتەوەی کە هەموو خەڵک دڵی پێخۆش بێ حکوومەتی هەموو خەڵک بێت جا چ لە ڕووی ئەدای سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی هەلی کار ڕەخساندن بۆ خەڵک لە ڕووی خوێندن لە ڕووی لە هەموو ڕووەکانەوە نابێتە ئەوە کە هی هەموو خەڵک بێت هێشتا ناگونجێ بڵێین ئەم حکوومەت ئەم قوارە سیاسیەکە هەیە خەڵک هەموو وەک لێ بەهرەمەندە بەڵێ هەمومان لەو قوارە سیاسی داین هی هەموو لایەکیشمانە و بە ڕەنجی هەموو لایەکیش هاتوۆتە دی بەڵام بەڕاستی هەموو لایەکتیدا وەکوێ بەهرەمەند نین خۆت مامۆسای دەربارەی ئەو پرۆژە چاکسازی کە یشتی و پارتی پێشەشی ئۆپۆزیسیۆنیان کرد ئۆپۆزیسیۆن ینی جددیترین ڕخنەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر ئەو پرۆژەیە چی بوو بۆ ئامادە نەبوو توێژی لەسەر من یەکەباری خۆم زۆر سەرم سۆڕما کە ئەوان پرۆژیان پێشکەشی ئێمە کرد پرۆژە کەسێک پێشکەشی کەسێکی دەکات دەسەڵاتی بەدەستەوە نەبێ دەڵێت دەسەڵاتدار حکومڕان ئەو شێوە حکومڕانی تو باش نییە ئەوە پرۆژە و پێشنیار مەجەنابەت ئەوە حکومڕانی بکە سەرکەوتو دەبی ئەوە شتێکی منطقیە بەڵام ئەوەی کە حکومڕان و دەسەڵاتی هەیە بڵێ ئۆپۆزیسیۆن کە تۆ بێ دەسەڵاتی ئەوە پرۆژە ئێ باشە کە تۆ پێ چاکە جێبەجێ کە ئەو پرۆژەیە یعنی پرۆژە نابێت کەسێک کە حکومڕانە و لە دەسەڵاتدایە پێشکەشی کەسی بکە کە لە دەسەڵاتدا نییە من حەقی خۆمە چاودێرم بەسەر تۆ ئۆپۆزیسیۆن ڕەخنە لێ دەگرم دەڵم ئەوا بکەی باشە ئەوە نەکەی باشە بەڵامە تۆ کە شتێک بە باش دەزانی بوو خۆ جێبەجێ ناکەی چێ دەستی گرتووی ئەمنەوە دەستی بێدەسەڵاتی دەستی گرتو دەستم نییە بەڵام تۆ خۆت زۆرینەی و حکوومەتت بەدەستەوە قوارە سیاسیەکە بە خۆ کە دەستی نەگرتووی لەبەر شتێکی نامەنتیقی بوو ئەوەی ئەوان من پێما بێ هەر ئەوە بوو کە ئەوان تەماشایان کرد بەڕاستی پرۆژەکەی ئۆپۆزیسیۆن پرۆژێکی تا ڕادێک کامل بوو خاڵی زۆر ئیجابی بە قووەتی تێدا هەبوو ئەوان پیان وا بوو کە ئەوە بە بۆچوونی من ئەوە ئیمتیازێکە دەبێت ئەو ئیمتیازە لەدەست ئۆپۆزیسیۆن بسێندرێتەوە کاکە پارتیویشی تیش پرۆژیان هەیە ئەوە هەر سێلان ئۆپۆزیسیۆنەکەن ئەوانش هەیەە نازانین دوای لەگەڵ پرسیارێکی دیکەدا ڕوبەڕوو دەبێت باشە تۆکە پرۆژەت هەیە ئێمە ڕەخنەمان لەبێ پرۆژەی و لەبێ بەرنامەی ئێوە دەیفەرم پرۆژەکە جێبەجێ کە کەس دەستی نەگرت تا دەڵم پرۆژە پێشکەشنیش ئیمتیازە دیارە ئەوە ئیمتیازێک بوو زۆر باشە مامۆستا ینی هاتنە ناوەوەی سەرۆکی هەرێمی کوردستان بە سیفەتی سەرۆکی هەرێم
تا چۆن چارەسەری ئەو قەیرانە ناکە تا چۆن متمانە ئەداتە ئۆپۆزیسیۆن کە فعلەن ئێتلافی فێرمانڕەوا نیەتی ئەوەی هەیە کە ئەو کێشە قوڵانە چارەسەر بکە یعنی ئەو هاتنە ناوەیە مەبەستم ئەوەیە سەرۆکی هەرێمی کوردستان بە سیفەتی سەرۆکی هەرێم هاتۆتە ناو کێشەکانەوە یان بە سیفەتی پارتێک کە بەشدارە لە ئێتلافی فەرمانڕەوایەوە کێشەی هەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆن وڵا بە سیفەتی هەردووچیان هاتووە بەڵام جەناوی کاک مەسعود تاڵان سەرۆکی هەرێمە پێشەوەی سەرۆکی لەلای ئێمە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆی بۆ حیزبەکەیەتی بەڵام سەرۆک هەرێماتەکەی بۆ ئێمەمانانە بۆ هەموو لایەکە واتە سەرۆک حیزباتەکەی بەس بۆ حیزبەکەی خۆیتی بەڵام سەرۆک هەرێماتەکەی بۆ هەموو لایەکمانە لەبەر ئێمە ئەگەر سەرۆک حیزبێکی باش نەبێ بۆ پارتی گلەی لێ ناکەین دەڵێن و حیزبەکەی خۆی بەڕخنەی لێ بگرێ بەڵام گەر سەرۆک هەرێمێکی باش نەبێ ئێمە حەقمان ڕگری لێ بکەین ڕخنەی لێ بگرین ئەگەر بەرگرینەکە لە مافەکانی ئێمە لە ئازادیەکانی ئێمە ئەگەر بە یەک چاو تەماشای ئێمە و ئەندامەکانی ئێمە و ئەندامەکانی حیزبەکەی خۆی نەکە حەقمان ئەگری لێ بکەین من پێم وایە هاتنە نێوی کاک مەسعود بارزانی و سەرۆکی هەرێم بەڵگەیە لەسەر جددیبوونی ئەوەی کە ئەو دوو حیزبە دەیانەوێت ئەگەر بیانەوێت چارەسەری دەبێت هەردەوێت کاک مەسعود بێتە ناو معادلە و ناو چارەسەری کێشەکانەوە و شتێکی باشە بەڵام ئێمە بەڕاستی جددیەتی زیاتر لە چاوەڕوان دەکەین و من بەڕاستی چاوەڕوانی زووتریشم لێ دەکرد ینی پێم وابوو کە جەنابی کاک مەسعود دەبوو زووتریش دەست بەکار ببووە و ئێستاش بە هەر حاڵ ئێستاش دەرفەت ماوە بەڵام گرنگەوەی کە بە دوواداچوون هەبێت ئەو بڕیار دەرکراوە باش پێمانە دەبوو بیهەڵن هێندەی پێ بچێ حکوومەت بڕیارەکان میکانیزمی بۆ دابنی و تەبەنی بکات دەبوو زووتر بێ ئێستاش باشە حکوومەت کردوێتە بڕیار و میکانیزمی بۆ داناوە لیژنەی بۆ داناوە بەڵام دیسان پێویستە بە دوواداچوون هەبێ دەستی لێ بجوڵێندرێ نەخەوێندرێ ینی هاتنە نێوی سەرۆکی هەرێم بە تاکید بەڵگەی لەسەرەوەی کە دیارە بە جددی دەیانەوێ بەڵام جددیەتەکە کاتێک تەواو دەبێتە ئیقناعکەر بۆ خەڵک کە لەسەر ئەرزی واقع هەموو بڕیارەکان بەرجەسەر بن بەڵێ ئومێدم وایە واژ بێت بەڵێ بڕۆی جەنابێ تا چۆن سەرۆکی هەرێمی کوردستان بە هاتنە ناوەوەی بۆ ناو کێشەکان ئەرکەکانی حکوومەت جێبەجێەکە ینی نەدەبوو حکوومەت ئەو بڕیارانە دەرکە و ئەو بڕیارانە با من پێم وایە هەندێک کتێبی هێندێک شت هەیە کە جەنابی کاک مەسعود لە هێندێک لە پەیامەکانی خۆیدا گوتنی دەبوایە بە هەندێک لە دامودەستگاکانی حکوومەت بڵێ بۆ وێنە سارەی جامڕۆژ نامێنێت کە بیسومە هەندێک خەڵکی تا ئێستا ئیلتزامیان بەوە نەکردووە پێما لە هەولێر بەس ئێمە باش ئیلتزامان پێوە کردووە سارەی جامڕۆژمان نەماوە بەڵام پێمە ئەوە هیچی فەرمانگەیەکە هیچی نەک وەزارەتێکیش یعنی فەرمانگەی هاتوچۆ دائیرەی مرور پێویستە تەوجیه بدرێتە ئەو مەبەستمەوەی کە هەر هێندێک شتی دیکەش پێم وایە دەبوایە حکوومەت ینی جەنابی کاک مەسعود بە حکوومەت بڵێ ئەو بڕیارانە دەرکا پێویستی نەدەکرد بە بۆچوونی من بەڵام بە هەر حاڵ ئایا حکوومەتەکە بۆی نەکراوە بۆی نەگونجاوە دەستی بەسراوە نازانم چۆنە بەڕاستی من بە دەقیقی نازانم داخوا بۆچی وایە دیارە هێندێشتی کردووە کە فعلا ئیشی حکوومەتە بەڵێ کە من ئومێدم وایە وەزعەکەی ئێمە وای لێبێ حکوومەتەکەمان وای لێبێ وە بە شێوەیەک بێکە پێویست نەکە سەرۆکی هەرێم هەندێک شت بکە کە ئیشی هەندێک لە وەزارەتەکان و ئیشی هەندێک لە دائیرە و فەرمانگەکانە دوپرسەری بەرنامەکەمە لێ یەکەم وەکو یەکێک لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن تا چەند ئومێدت بۆ هەیە کە ئەم پەرلەمانی ئێستا و ئەم حکوومەتی ئێستا بتوانن کوردستان لەو قەیرانە سیاسیانە دەرباس بکەن کە پێشتر باست کرد ئەمەی ئێستا حکوومەتی ئێستا و پەرلەمانی ئێستا من پێم وانیە لە توانای ئەوەدا هەبن توانای ئەوەیان هەبێت پێم وایە گەر ئێمە گۆڕانکاریی باش نەکەین لە نێو خۆماندا چاکسازیی باش نەکەین ناتوانین لەگەڵ ئەو قەیرانەدا ڕوبەڕوو بینەوە لەگەڵ ئەو تەحەدیاتانەدا ڕوبەڕوو بینەوە چونکە من پێم وایە ئەو شتانێکی ئێستا هەن وەکو عەرەب دەڵێن لەها ما بعدها شتی دیکەی دێتە سەرێ مضاعفاتی دەبێ لەبەرەوە ئێستا لە هەموو کات ضرورترە ئێمە چاکسازی بکەین هەندێک کەس جاران دەیانگوت ئێمە لەگەڵ بەغدا کێشەمان هەیە با ئێستا دوا بخەین ئەگەر کێشەمان لەگەڵ بەغدا هەیە لەگەڵ تاران هەیە لەگەڵ ئەنقەرە هەیە جا ئەوە دەبێت زیاتر ببێت هاندەرمان کە زیاتر چاو بە خۆدا بجێڕینەوە چوەگەر ئێمە کێشەمان لەگەڵ دەرەوەی خۆشمان هەبی و خۆشمان لەنێو خۆماندا تۆکمە و تونند و تۆڵ دەبین
پێکەوە تەبان نەبین ڕێک نەبین دادگەری کۆمەڵایەتی نەچەسبێ هەموو خەڵک ئازادی و مافەکانی خۆی بوونی خۆی ڕێز و کەرامەتی خۆی لە وڵاتەکەدا نەبینێتەوە دڵی خۆش نەبێ بە قەوارە سیاسیەکە بە حکوومەتەکەی بە پەرلەمانەکەی مانە ناتوانین بەرهەڵستی ئەو خەتەرانەکەی کاروبەڕوومان دەبنەوە ئێستا لە هەموو کات پێویسترە و من زۆر بەڕاشکاوی دەڵێم ئەو پەرلەمانە ئێستا و ئەو حکوومەتەی ئێستا ئەم وەزع سیاسی ئێستا فراوانتر لە پەرلەمان و حکوومەت توانای ئەوە نییە کە لەگەڵ ئەو تەحەدیاتان لە ڕوبەڕ بێتەوە لەبەرەوە پێویست بەوە هەیە کە ینی بە زووترین کات زمینەی وە بڕەخسێنرێ ئۆپۆزیسیۆن و هەردوو حیزبی حکومڕان پێکەوە دابنیشن و ئەو چاکسازی بکرێ با پرۆژەکە ئێمە هیچ یەک بەرگەی لێ جێبەجێ نەکەن با ئەوان پرۆژەکە بێنن ئەوەی بەڕاستی ئێمە جۆک ئۆپۆزیسیۆن نابێ بڵێن ئیلا لێ پرۆژەکە ئێمە بێ نەخێبانە بێت با ئەوان پرۆژێکی باش بێنن با خەڵکیی دیکەی شارەزا بێنین غەیری ئێمە مامۆستای زانکۆ خەڵکی سیاسەتمەدار نووسەر خەڵکی باشمان هەیە باوانە بین بڵین کاکە فەرمونون هەیئەتێکیان لێ پێک بین کاکە وەرن پرۆژەیەکمان بۆ پێشنیارکەن ئەم وڵاتە چۆن دەبێتە وڵاتی موسسات ئەم پەرلەمانەکەمە چۆن کارا دەبێت حکوومەت چۆن دەبێتە حکوومەتی هەموو لایەک چۆن دەستی حیزبی لێ دەبڕدرێ حیزب چۆن دادەبڕین لەوە کە هەمە کارە بێ چۆن ئەم وڵاتە دەبێتە وڵاتی دامەزراوەکان فەرمون بۆمان پێشنیارکەن هەتا ئەوە نەکرێ من پێم وایە کە بیرکردنەوە لەوەی کێمە بتوانین بەم وەزە ئێستامان لەگەڵ کێشە و گرفتەکاندا ڕۆبەڕوو بینەوە تی نەگەیشتوین خەیاڵ پڵاو دەکەین مامۆستا عەلی باپیرە میری کۆمەڵی ئیسلامی لە کوردستان زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە سپاس بزانم سپاس بۆ تۆ باش خۆشەویستانم چاپەگەوتنیم هەفتەیەمان کۆتایی هات تا بەگەیشتنەوەیەکی ترۆشایتان دەسپێرم دەست خۆش مامۆستا